ئێران لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا ڕوبڕووی چەندین قەیرانی بنەڕەتی بووەتەوە. خۆپیشاندانی یەک لە دوای یەک قەیرانی ئابووری و گرانی لە ڕادەبەدار گەندەڵی سزای نێودەوڵەتی و شەڕ. ئەم قەیرانانە بە شێوەیەکی کەموێنە تواناکانی وڵاتیان بۆ ڕوبڕووبوونەوەی ئاڵنگاریە جددیە کۆمەڵایەتیەکان دابەزاندبوو. ئەم دۆخە مشتومڕێکی زۆری لە پانتایی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان ساز کرد. لەلایەکەوە هەندێک پێیان وابوو کە ئەمە هەلێک بوو بۆ حیزبەکانی ڕۆژهەڵات و لەلایەکی دیکەوە هەندێک ئەڵێن کە ئەمە شەڕی ئەوان نییە. دەرفەتێکی گرنگی مێژووی بوو کە لە هەموو بوارەکاندا و لە کۆی ڕاندەکاندا ڕژێم دەرگیر بوو و ئاڵۆز بوو و سەرکردایەتی خۆی لە دەستدا بوو و شڵژا و شپرزە بوو. هەموو ئەمانە دەیانتوانی یارمەتی دەربن بۆ ئێمە کە بتوانین لە کوردستاندا زۆر باشتر بجوڵێنەوە. ئەڵبەتە کە دەڵێم زۆر باشتر بجوڵێنەوە معنای ئەوە نییە جوڵەیەکی قابلی مشاهدە و جوگولویەکی قابل قبوڵە بۆ نام بەداخەوە جوڵە نەبوو بە تایبەتی لەلایەن هێزە سیاسیەکانەوە. ئەوڵەن نەیانتوانی بۆ خۆیان کۆ بکەنەوە. دووەمەن پشتە و پەرداخت نەبوون. سێمن پرۆژەیان نەبوو. چوارەمەن ئیرادەی چووننەوەیان نەبوو لە ڕاستیدا. هەموو ئەمانە بووبوونە هۆی ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەم دەرفەتە بە جۆرێ لە جۆرەکان تێپەڕ. حیزبەکان کەم تا زۆر ئەڵێن ئەم شتانە پەیوەندیان بە ئێمەوە نییە و ئێمە زیاتر لە گۆڕانکاریەکاندا چاوەدێرین. هەم لە حاڵەتدا این حاڵەتێکان شەڕ و ئاشتیە، حاڵەتێکیان گفتگۆ مزاکرەیە، حاڵەتێکیان هەردووک لە تاڕادەیەکی زۆر ئیحساس دەکەن ماندوون بەدەست ئەو شەڕەوە لە ڕێگا چارە دەگەڕن. جاگەر وایە ئێمە شەڕ چاوەڕوانی وەزعیەتەکە دەکەین. لەلایەکی دیکەوە بۆ چوونێکی دیکە هەر لە ناو ئەحزابی سیاسیدا هەیە کە ئەڵێ ئەگەر چی ئەم شەڕی کورد نییە، بەڵام کورد لە ڕۆژهەڵات وەکو خۆیان ئەڵێن خاوەن خەباتیەکە و ئەم دۆخەش ئەکرا مەجالێک بێت بۆ ئەوەی کە ئەو خەباتە کەڵکی لێوەربگرێت کە لە حاڵەتی دەستەوەستانی بێتە دەرەوە. واتە ئەو شتەی کە ئەوان پێیەڵێن کەڵک وەرگرتن لە دۆخی خراپی دوژمن بۆ بەگەڕوتینکردنی خەباتەکە. لە مێژوودا زۆر جار ئەمە بینراوە کە لە کاتی شەڕ یا تێکچوون و لاوازبوونی دەوڵەتەکان ئەو نەتەوەستەم لێکراوە ناتوانیوانە لەو دەرفەتە کەڵک وەربگرن و بگەنە بەشێک لە مافەکانی خۆیان کە ئەمەش دەرفەتێک بوو بۆ کورد. چۆن ئێمە بۆ کوردیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەمەمان ئەزمون کردووە کە لە کاتی شەڕدا توانیویانە دۆر بگێڕنەوە وەک ئەکتەرێکی نادەوڵەتی و دواتر بگەنە بەشێک لە مافەکانی خۆیان. عەبدوڵڵا موحتەدی سکرتێری گشتی کۆمەڵەی شۆڕشکێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران بەڵام بۆ چوونێکی نزیک بە بۆچوونەکەی خالد عەزیزی وتەبێژی حزبی دیموکراتی کوردستانی ئێرانی هەیە. بۆ ماوەیەکی کاتی وا دەردەکەوت کە ئەمریکا دەیەوێت پشتیوانی لە جوڵەی کوردەکان بکات. هەندێک بەڵێنیش دران بەڵام دواتر بڕیارەکەیان گۆڕی. ئەو هەر لەو وتوێژەدا هابوونی گەرانتی بۆ جوڵەی حیزبەکانی ڕۆژهەڵات بە پێویست دەزانێ. بەڵام ئایام گەرانتیانە لە ساڵی 92 کە کوردەکانی باشوور ڕاپەڕینیان کرد یان ئەو کاتەی کە کوردەکانی ڕۆژاوا لە دژی ئەسەد ڕاپەڕین بوونیان هەبوو. چاوەدێران ئەڵێن ڕەوتی ڕووداوەکان و مێژووی کۆڕەوی باشوور وا دەردەخات کە ڕێبەرایەتی سیاسی باشوور لەو سەردەمەدا وەکو ئەوان ئەڵێن بەجێی درێژکردنەوەی لێکدانەوە و چاوەدێری دۆخەکە بڕیاری ئەمەلگەرایانەی داوە. گێڕانەوەکانی ئەوان بە ئاماژە بەوەی کە ڕۆژاوا هێڵی سووری بۆ سەدام بۆ بەکارهێنانی هێلیکۆپتەر لابرد، پێیان وایە ئەو لابردنە چرایەکی سەوز بوو کە ڕژێمی بەعس بتوانێت کوردەکان سەرکوت بکات نەکا نفوزی ئێران بەهۆی پەیوەندی باشی لەگەڵ حیزبەکانی باشوور زۆرتر ببێت. ئەم چاوەدێرانە پێیان وایە کە ئەمریکا و چەند وڵاتی ئەوروپایی دوای بینینی ئیرادەی بەرگری حیزبەکانی باشوور و قەیرانی مرۆیی کە خەریک بوو ڕووی دەدا و بە بینینی کۆڕە و لە چوارچێوەی دەستێوەردانی مرۆڤ دۆستانە هاتنە ناو یاریەکەوە. هەڵبەت ئەو کاتیش لە ناو ڕێبەرایەتی باشووردا هەبوون لایەن و کەسانێک کە بۆ چوونی ئێستای حیزبەکانی ڕۆژهەڵات واتە چاوەدێربوونیان پێ باشتر بوو. بەڵام ئایا ئەم دەستەوەستانیە کە بزوتنەوەی کورد لە ڕۆژهەڵات تووشی بووە لەکوێوە سەرچاوە ئەگرێت؟ ئەوەی کە بۆچی هێزەکانی ڕۆژهەڵات لەم شەڕەدا بەشداریان نەکرد یا بەشداریان نەدرا ئەتوانێت چەند هۆکارێک بێت کە یەک لەوانە دەور و ڕۆڵی وڵاتانی ناوچەکە بەتایبەت داگیرکەرانی کوردستان
و دووهەمیش ئەتوانین بڵین خوێندنەوە و لێکدانەوەیکی هەڵا بەنسبەت کۆماری ئیسلامی دوای نەمانی خامنەئی و سێهەمیش ئەتوانین ئاماژەکەین باوەی کە خودی نەبوونی پلان و بەرنامە لەلایەن حیزبەکانی ڕۆژهەڵاتەوە بۆ کاتیوە. بەڵام چاوەدێرانی دەرەوەی حیزبەکان پێیان وایە سیاسەتی ترس و محافەزەکاری باڵی بەسەر حیزبەکاندا کشاندووە و ئەوان خۆیان ناتوانن هەست بەوە بکەن. بەداخەوە بەهۆی نۆئێک محافزەکاری و نۆئێک ترسی محافزەکارانە بەشێکی زۆریان ئەو کارەیان نەکرد و بەشێکی دیکەشیان پیان وابوو کە ئەشێ چاوەڕێ بن بزانن چی پێش دێت و بەپێ ئەو شتێک کە پێش دێت دەبێ حرەکەتکن و ئیقدامکن لە حاڵێکا لە بزوتنەوەیەکی ڕزگاری خوازانە ئەوانەی کە وەکو ئەکتەر ئەیان ناسین کەسانێکن کە ئەتوانن لە وەختی خۆیان ڕیسکن لە وەختی خۆیان ئیقدام بکەن و لە وەختی خۆیان وەکو بزوتنەوەی ڕزگاری خوازانە حرەکەتکەن عەمەڵکن. هەندێک لە توێژەران پێیان وایە کە هۆکارەکان بۆ سیاسەتی دەستەوەستانی هەم لە ناوخۆ و هەم لە دەرەوەی حیزبەکانن. بەڵام هۆکارە ناوەکیەکەی چەقبەستووی یا چەقبەستوویەکی زۆر گەورە کە بەسەر حیزبەکانی ئەمازاو بۆ حیزبانە بۆ زیاتر لە 3 دەیەچێت تەنانەت بۆ 40 ساڵە چێکە بە جۆرێک لە جۆرەکان لە کۆمەڵگادا ڕاون ژیانی منفعل و تەبعید خەریکن ئەژین ئەمە بۆتە هۆکار بۆ ئەوەی کە بە جۆرێک لە جۆرەکان دەست بکەوێتە نێوان حیزبەکان و کۆمەڵگا. حیزبەکان ئێستا لەو چەقبەستوویە ئەژین لە کاتێکا کە کۆمەڵگا خەریکە لە حاڵەتێکی بزۆز و ڕوودەگەشایە ساڵە لە ناوخۆی کوردستانە شتێکی تر خەریکە ڕووەدا بەڵام لای حیزبەکان هەروەکو ساڵەها لەمە پێشماوەتەوە. ڕۆڵی هێزە دەرەکیەکان لە دۆخی لاوازی و بێپلانی جوڵانەوەی ڕۆژهەڵات چەند قاتە کە بە گوێرەی هەندێک لە چالاکوانان و شرۆڤەکاران ئەم نەخۆشیانە بە هەموو هەوڵەکانی تریشەوە کە بە ناوی یەکگرتن و یەکگرتنەوە دەدرێن ڕوون دیارن. بۆ نمونە و هاوپەیمانیە کە ئێستا دروستکراوە ساڵەهای خەڵکی کوردستان داوایەکە، بەڵام لە ڕاستیە و هاوپەیمانیە ئەوە نەبوو کە خەڵک داوایەکە، چونکو هاوپەیمانیەکی تەواو سەلبیە بە هیچ شێوەیەک ئیجابی نییە، زیاتر بۆ وەڵامدانەوەیە کە بە ئەو ڕووداوانەی کە ئێستا خەریکە ڕووەدا ئەگەر چی ئەکرێ بەهادار بێ. ئەمە ئەگەر ئەم دۆخە هەر ئاوەها بمێنێ ماتوانین بڵێن چەقبەستووی حیزبەکان درێژە پێیاکە و ناتوانین ڕزگاریان بێت بە پێوەش ئەگەر گۆڕانکاریەکیش لە ناوچەکە و لە کوردستانە ڕووبدات ڕەنگە ئەوان نەتوان بەرەقەتی و گۆڕانکاریانە بێت. سەرۆک ترامپ ماوەیەک لەمە و پێش ئاماژەی بەناردنی چەک بۆ ناڕازی ئێرانیەکان کرد و وتی هەندێک هێزی سیاسی کورد کە بە گوێرەی هەندێک لە شرۆڤەکاران بە ئەگەری زۆر مەبەستی سەرۆک ترامپ هێزەکانی باشوور بێت ئەو چەکانیان بۆ خۆیان بردووە. دوو حیزبی سەرەکی باشووری شەرکام لە ڕێگەی میدیای خۆیەوە هەوڵیان داوە کێشەی ئەو چەکانە بخەنە ئەستۆی ئەوی تر کە ئەمە خۆی ئەو گومانانەی کە لە سەر هێزەکانی باشوور هەبوو پتەوتر کرد. هەروەها بوو بە ئاماژەیەک بۆ ڕۆڵی ئەو لایەنانە بۆ ئەو شتەی کە بەشێک لە ئەندامانی حیزبەکانی ڕۆژهەڵات پێی دەڵێن سنووردارکردن و سەرکوتی بزاوی ڕۆژهەڵات لەلایەن حیزبەکانی باشوورەوە. خب بەشێک لە قسەکەشانەوە بووە کە خب ئێمە لە هەریمی کوردستانین و ناتوانین بەپێی ئەو بەرژەوەندیەی کە دەوڵەتی هەریمی کوردستان هەیەی ناتوانین ئێمە جوولانەوەیکی تەنانەت سیاسی قەیبیمان بێت چون دەوڵەتی هەریمی کوردستان دوچاری مەترسی و خەتەر ئەبێت. بەڵام ئەم پرسیارە بۆ ئێمە پێش دێ بۆچی حیزبە سیاسیەکانی کوردستان کە ساڵیانی ساڵ لە هەریمی کوردستانە جێگایان هەیە ئۆردوگاکانیان لەوێ هەن و هەمیشە ئەو مەترسیە بووە کە کۆماری ئیسلامی هێرشە کاتە سەریان و هەمیشە هەڕەشەی لە سەریان بووە ڕێککەوت نامە لە نێوان کۆماری ئیسلامی و دەوڵەتی عێراق بووە. بۆ حیزبە سیاسیەکانی کوردستان لە توولی ئەم چەند ساڵە بەتایبەت لە دوای بزوتنەوەی ژینات هابە ئیمڕۆ بۆچی فکرێکیان بۆ ئەو هەڕەشە نەکردووەتەوە؟ بێجگە لەم هۆکارانە کارناسان پێیان وایە کە دابەزینی حیزبەکان لە قەندیل ئەوانی خستۆتە دۆخێکەوە کە چیدی کە ناتوانن بڕیارێک بدەن و بڕیارەکەیان جێبەجێ بکەن. لەلایەکەوە ئەم دابەزینە توانە سەربازی و سیاسیەکانی بزاوی ڕۆژهەڵاتی بە شێوەیەکی چارەن و ساز دابەزاندووە و لەلایەکی ترەوە ئەوانی خستۆتە ژێر کاریگەری هێزە سیاسیەکانی باشوور و سربەخۆی بڕیاردانی لێستاندون. ئارش ساڵح،
دەنگی ئەمریکا.